بنجي اللي بشمرجي من رخبة بسروي من اللي بشمرجي من رابط بنجي اللي بشمرجي من رخبة بسروي من اللي بشمرجي من دجمن باري تي بشمرجي من كردستان الياتي بشمرجي من ولاد بشياتي بشمرجي من بشمرجي من بجنگو خباتا و بشمرگمه ابرونیا چاوی و بشمرگمه بجنگو خباتا و بشمرگمه برونیا چاوی و بشمرگمه برونیا چاوی و بشمرگمه بشمرگمه همو بلندی پشمرگمن چیا همو بلندی پشمرگمن پشمرگمن شرق پشمرگمن دشمن باره تی پشمرگمن کردستان دیاتی پشمرگمن پشمرگمن دشمن باره تی پشمرگمن کردستان دیاتی پشمرگمن پشمرگمن زهردين بشمرجمه شوف زهردين بشمرجمه رخبة بسروي من بشمرجمه دشمن باريتي بشمرجمه ولا في بشياتي بشمرجمه ولا في بشياتي بشمرجمه بشمرجمه رابط ذنجين بشمرجمه رخبة بسروي من بشمرجمه دشمن بارت ليه هورونیا جاوی من لای بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدارەوە بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارەمان کاک محەممەد گاباریە کاک محەممەد گاباری یەکێکە لەو هونەرمەندانەیە کە لە ڕۆژاوای کوردستانەوە تەشریفیاتوە باشوور و لە شاری قامیشلۆی خۆشەویستەوە ئێمەش لە خزمەتیان کاک محەممەد گیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادەی کاک محەممەد بەرنامەکە وایە هونەرمەندان خۆناسانیگیان هەبێ کاک محەممەد گاباری کێیە؟ محەممەد گاباری ئەز ژە عامودێمە شوڵاتی عامودێ ئەز لێ چێ بوومە بەێ دایک و باوی من لە عامودێنە ومن دەست بەوی سازیکریە یعنی ئەف تقریبا 35 ساڵ ئەلوی سازی دەخم لە چه ساڵێکە لە دایک بووی؟ شێستە موالدێ شێست ساڵی 1960 میلادی ویلادی موالدێمە شێستە ژوێ چاغێ دەستپێکامە لەسەر ساز و هەنەریە خوا پێش گەلێ خۆمەکریە و گەلک عیدێ نەورۆزە ئەس دەرکەتمە گەلێکەکە و ینی بڤێ ئەسلوبیە لە سەرەتای مناڵیەوە دەست کردو بە ئامێری مۆسیقا بە مۆسیقا ژەنین بەێ بەڵێ ئەو هونەرمەندانەی کێ بوون کە مامۆستاد بوون یارمەتی دەرت بوون کە فێری مۆسیقا بەێ ڕەحمەتیێ محەممەد شێخۆ بڵێ بەێ ئەوانەیە کە خودی مامۆستای خۆت بوون وانەی مۆزیکیان پێوتوی ئێک مۆزیکا ینی مدعلماندن سەر بڵێ معلمێەوە کێ بوو بەێ معلمێمە ژێر دگوتن سماعیلێ جناتی ئەوژی تەمبورڤانە تەمبورڤانێکی کەبنە سماعیلێ جناتی بڵێ لەلای ئەوەوە بەێ ئەوی ئەزعلماندم سەر vê نەرمەندیا بەڵێ بەێ ئەوەی کە لە لای ئیسماعیلی سەناتیەوە فێری ئامێری ساز بووی ئەوی ساز لێ دەدا بەڵێ ئەوی سازی لێدا بەرحەڵ لای ئەوە فێر بۆ بوو بە مامۆستاد بەێ ئەزی جێ فێر بوومە ئەو ئاواز و سترانانەیە کە لە لای خۆتان ئەتانوتەوە ئەوانە لە لای کەسێکەوە جگەل لە کاک ئیسماعیل کەسێتر بوو فێربی بەێ کەک سماعیل ئەویژی ستران دگوتن ئێک کەبن دگوتن
بەڵێ بەێ ئێکەم دگوت نەرمەند اسماعیل ئێکەم سرانی کەم گشت دگوتن ئەی کێتر بوو غێری کاگە ئیسماعیل یارمەتی دەرت بێ بۆ ئەوەی ستران ببێژی ئێگ ببێژە ینی بۆی کە یارمەتی بکات غێری کاکی ئیسماعیل کێ بوو غێری کەک اسماعیل هەیە ڕەمەدانی ئۆمەری هەیە بەڵێ ڕەمەدانی ئۆمەری دەنگی گەلێکی خۆشە نەرمەندێکی بنابوو دەنگە و هەیە کەک مححمود عزیز هەیە نەرمەندێکی کەبنە ڕەحمەتیێ محەممەد شێخ و نەرمەندێکی کەبنە تاریخیان ینی کەبنە ینی نابوو دەنگیوی لە دنیای بەلا بووە یان تاسیرت لەوانە وەرگتووە بەێ تاسیرە مەزنی مەزن گل لێمە بووە ڕەحمەتیێ محەممەد شێخۆە بەێ ئەی هۆنەرمەندانی ترکیە بۆ نەوانەیە کە لە ڕۆژاوای کوردستانن سترانیان وتووە وەک محەممەدی شێخ و وەک کەسانێکی ترکێنەوانە بیان ناسی وڵایی گەلێکە ئەم ناز دەکەن ینی هەیە ئارام هەیە بەڵێ بەێ برێ مححمود عزیز هەیە بەڵێ یوسف بەرازی بەڵێ بەێ نەرمەند سعید گاباریژی ئەوژی ژبامەیە نەرمەندێکی کەبنە و دەنگی خۆشە و نەرمەندێکی تابگەلێکی دیتە بڵێ بەێ خۆدێ نەرمەندێ ژەمە ینی ئەز بێژم ئەڤن ئەوانن باشە کاک محەممەد ئێوە کە لە کوردستانی ڕۆژاوا ئیجازە ئەوەتان نەبوو هوەری خۆتان پێشکەش بکەن بە ئازادانە چۆن بوو کە شت بەرهەمتان تۆمارە کرد وە بڵاوتانە کردەوە بەێ ینی کە دە سووریادا نیزامە بەحس نەدەشت گۆ ئەم خۆشکە لە ساسخن و ئەم دەرکەبن عیدێ نەورۆزێ ینی زەڵمی لەمە دەکردن نەدەشتن نیزامە بەحس نەدەشت گۆ ئەم دەرکەبن عیدێ خۆنی نەورۆزە ئەم شاهیە خۆچێکن مەسەەن ینی نەتخۆست گۆ نەرمەندێ کورد بەسەرکەبە بەلێکەکە ئەو بەرهەمانە چۆن تۆمارە کریان کە بە دزیەوە تۆمارتانە کرد بەێ گاباگ کاسێت دادەگردن مە بدزی دادەگرت ڕەحمەتیە محەممەد شێخ و بدزی کاسێت دادەگردن ئەو ئەم مە بدزی کاسێت دادەگردن و مە دووەزەعاندن هەر لە کوردستانی ڕۆژاوە تۆمارە کراوانە بەرهەمانە لە قامشلۆ مەدادەگرت لە عامودێ مەدادەگەڵێ بەێ باسی محەممەد شێخۆت کرد محەممەد شێخ و یەکێک لە هوەرمەندانەیە کە لە هەموو کوردستان ناسراوەوە کەسایەتێکی هوەری زۆر گەورەی کووردە جەنابەت محەممەد شێخۆت بینیوە دیوتە ئەمووی دیتیە بەێ ئەس چوومە مالاوی ڕەحما خولێ لێ بە ئەس مالاوی ڕوونشتمە ینی نان و خوێ مە بەبدۆر خواریە ماڵی لەکوێ بوو مالاوی لە قامشلۆ لە جەم جامیا قاسمۆ لە پاشەوەی لە ئێران گەڕایەوەی بۆ قامیشلو لە بەێ لە پاش مەزگەفتێ مالایی جامیا قاسمۆ ژار لەگەڵ ئەو سترانتان و تۆ پێکەوە لەگەڵ محەممەد شێخۆ بەێ ئەو سراناوی مە ئاوێت سەر ڕەحما خودێ لێ بگا باگمر نا پێکەوە سترانتان وتووە هەردووکتان بە یەکەوە دانیشتون ستران ببێژن بەێ لە هەندڕ مرۆنیشتنە مە بەبدۆر سازێخستی بەێ بۆ کۆچی دوایی محەممەد شێخۆ و سترانێکت چێ کردو جنابەت سترانێکت وتووە ڕەحما خودێ لێ بێگا با مر مسترانێکا بێت سەر بڵێ بەێ بەداخەوە محەممەدی شێخۆ زوو ماڵاوای لێ ژیان کرد تەمەنی زۆر کەم بوو بەڵام جنابەت ئەو سترانەیەکە بۆ محەممەدی شێخۆ دوتووە ئەگەر دوو کۆپلەی پێشکەش بە بینەران بکەی بۆ یادی هوەرمەندی مەزن محەممەدی شێخۆ فەرموو بەێ سەرچاف.
واي دواي 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 واي دواي 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 فلك ما خاين لدايرو بزدا خدام لدايرو مرناي واي واي قلي براون الهب يا بالرحمة خذ الذاو صاز بندي ما كردان إراجو يا رحمتي قلي يا بالاون تابو تابا بلقي بزرزري خوخينم لا شيء بالبلا كردان ازك برانو هنا نشنين نشنين دار آي 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 فلك ما خاينة لداي تشتا خدام لداي رو مرنا آي 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 قال يا بالا البشر قامشلو تابو تابا بلقى ونادرنين هنا تابو تابا بلقى بزرزر خوخنين لا شي بالبلا كردان ازك ونين اشنين دی آزاد باند کی بابه فلکه تسترانا وی فلکه جمره بیجم هی فلک بود دنالم با چه نرگز شرمسینم در لیل دای فلک آما خاین بجدا خودم لیل دای رو مرنای مرنای دەست خۆش بێ دەمت خۆش بێ کاک محەممەد یادی هونەرمەند و پێشمەرگەش کاک محەممەد شێخۆ بەخێر کە بەڕاستی لە ڕۆژاوای کوردستانەوە هاتووە باشوور و لەگەڵ شۆڕشی ئەیلول و شۆڕشی مەلا مستەفای بارزانی کاویش تەرەی ئێران بوو ماوەیەک لە ئێران ژیا و دوای چووە قامیشلو لەوێ کۆچی دوای کرزەر جەریادی بەخێر کاک محەممەد باسێک لە هونەرمەندانی باکوور بکەین ئەوانە چۆنیان ناسی هونەرمەندانی باکووری کوردستان هونەرمەندانی کوردستانی تورکیا ئەوانەیە کە پێشۆ بوون و ئێستاش کیانە ناسی يعني كردستان بەڵێ كردستان والله يعني محمد عارف جزيري محمد عارف جزراوي محمد عارف هي مريم خان أبانا نرمندي مني قالكي خوش دقرون وقالكي دنجي وان خوش بو يعني ام بحسرتها دنجي واننا بلي بلي او ايتر كام هنرمندان اواني كبيان ناسي بيت زينت ترك هنا نرمند الورجي هنا نرمند كبن هنا هي جيرد بين فاضل بلي بلي فاضل دنج بيجكي دنجي قلكي خوشة حافظة شحردو شعبة بلي وخدركي ومري هي دنجي قلكي خوشة بلي بلي وبخودي نرمندي دنجي وان خوش لتركيا يعني از فان دبينم دنجي وان قلكي خوشة اي هنرمنداني باشور كاميان بناسي اواني كباديني سترانيان وتوا ايه باديني وك تحسين طه وقت تحسين طه بلي مبدنجي وانجي بهيستيا بس يعني دنجي وانجي قلكي خوشة والله يعني بر ام بوانجي كيف خوش بن دنجي وان خوشة اما الوان قهداري ذكر ام زاروك بون دنجي وان رحمتيه محمد عارف دنجي قال لك دهات ما بحسرت بو مش خور بالراديو دمان مدعو كاب كردي لكوتي قوتن بلاي
ام دمان عجب ما يوتشكي يعني ام تنبوا لبامه نظام بحث لسوريا ندجو ام برخو ببينن ندجو مثلا ام فيري تشكي ببن اجا قابا قسترانك سر راديو دركت ما بدزيلي قهداري ذكر حتى قول نظام بحث قد بدي تاوي بها تا او راديو بشكنا داي بوتا تشما بكردي دبيجا بداخوە بله بله كاكا با بچینە سەر بەرهەمەکانی خۆت بله خۆت تا ئێستا چەند کاسێت یان سێدی تۆمار کردووە كاكا من حفت كاسيت درخصنا حەفت کاسێت بله حفت كاسيت هنا جوفندي هنا هنا سماعي هنا بەڵێ يكجي اف معابيتي سر رحمتي اف سرانا جديدة ئەو حەفت کاسەتە فلکلۆر بوون یا هین خۆت بوون والله سي كاسيت تقريبا يعني جي اي مبونا هین خۆت بووە وايدن اي كبمون سراني كب ما تقولن بله لەو سترانانەی کە شعرەکەی شعری جگەر خوێنە ئەوەی کە جنا بدوێتەوە تا بله شقا قريم لغربتي بەڵێ بله ئەوە ئاوازی خۆتە او اوازي جگر خوينه ئاوازی خودی جگەر خوێنە اواز اي جگر خوينه يكي هبالي مدامه بەڵێ قومج كتاباوي درخصيه ودامعوي اب يا آوية رحمة خدي ليبه جگر خوينه دەیبا گوێمان لە ئەو گۆرانی جگەر خوێنە بێ و کە لێدایێ بله هەنی لێدایە گوێمان لەوە بێ دوای دینەوە بۆ درێژە بەرنامەکە فەرموو بله دست خوش تکایە شقا قريان لدنياي لداي ليل شقا قريان لدنياي لداي ليل غريبي زور وقرانا لداي ليل غريب زور وزحمتي لدايل هذا الجمران اماني لدايل خوزي وزي بتيرك باما لدايل بلند بفرياما لدايل سرواري خوامي
لداي 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 مني دەست خۆش و بەڵێ دڵخۆش کاک محەممەد هەر بژی کاک محەممەد بەێ جەنەبەت گوێت لە دەنگی کاوساغا گرتووە بەێ ئێمە دەنگی دیتیە خۆشە گەلێکی خۆشە کاوساغا یەکێک لەو هونەرمەندانەیە کە زۆر زۆر کۆنە بەێ کاوس ئاغا خاچۆ گەرەبێتێ خاچۆ دەنگێویژێ خۆشە ئەو ژێلی ترکیە بەسیژە ئەوانە نەرمەندێک کەبنی کەبنن دەنگی وانگەلێکی خۆشە کێ لەوان کۆنتتر بوو ئەوانەیە کە بیان ناسی ئەو لە ترکیانە ئیژە ئەنەزانم بێژی کیژان باژارینە ئەنەزانم بەێ نازانم خوێندومەتەوە دەڵێن بە عسل خەڵکی ورمێ بووە ئێوەله لەو ناوچانە هاتوۆتە باشوور و بەێ ئەنەزانم وڵە ئەزانم ژی ترکی نابەس دەنگی وانگەلێکی خۆشە کاک محەممەد لە بەێ لە ڕۆژاوای کوردستان سترانبێژی ژنمان هەیە بەێ ئەوانە کێن والله هەنە لە جەمەوە هەنە بەس ئەزوان ناس ناکەم جامێرە دەنگێوان سەر تەلڤیزیۆنێ دەردکەبن دەنگێوان گەلێکی خۆشە بەرنامجێوان هەیە جارنا دەردکەبن لێ ئەزوان ناس ناکەم ینی ئەز بوان ڕوونە نیشتە بەێ دەنگێوان خۆشە ینی کوردێمە چ کوردێک گۆ هەبە ینی دەنگ بێژ بە دەنگی گەلێکی خۆشە چی ئینسانێ نەرمەندە بە گۆلێخە ینی دەنگیوی لە جەمە مەقبولە ئەم کوردن ئەم چ نەرمەندێ هەبە ئەم جێ حەز دەکەن بەێ کاک محەممەد تا ئێستا کەست فێری مۆسیقا کردووە بەێ میەک عالماند سەر موسیقا سەر باغلەمە بەڵێ باغلەمە میە عالماند ئیجا ئەو ژێر دوگۆن شیار ئاگری ناوی شیارە بەڵێ ئەوەیە مویعلمان سەر باغلەمە جارنا دەهات بامێ بچوو بوو دەهات بامە مویعلمان علمان بەڵێ ئانەکە ماشەڵە نەرمەندێکی گەلێکی مەزنجێ دەرکەتیە باغلەما کێلێ دەخە گەلێکی خۆش بەێ هەر ئەوە یا کەسانی تر بوون کە فێری مۆسیقات کردوون مگەلێک دەعلماندن ji بۆ بۆش بۆ عیدا نەورۆزێ من پڕ دەعلماندن متخۆزگە ئالیکاریا ملەتی خۆ بکن ji بۆ عیدا نەورۆزی لەوێ عیدی نەورۆز بۆ جێژنی نەورۆز ji بۆ ئازاد بوو کە کورد بچێت جێژنی نەورۆز بکات لە سەردەمی بەعسی سووریا نەگەلێکی ئازاد بوو ئیجا ئەم دەردەکەتن ینی ئەم بزۆرە خۆم دەردەکەتن بەڵێ بەس نیزامە بەعسی ینی لەمەد نەڕین ینی زۆر زۆر دخواستگمە بگرن نکاری بوون ملەت گەلێکی عیدا نەورۆزی مایەکی ببێ دوا ببێ سیا ببێ بە هەزارە کورد هەنێ بەلێکەکە وایە لەوێ زمان و نووسین چۆن بوو کوردی لە لای ئێوە لە ڕۆژاوای کوردستان بەێ بە زمانی کوردی شت ئەنووسرا ئەخوێنرایەوە یا مەکتەب هەبوو بە زمانی کوردی مەکتەب هەبوون بەێ بە زمانی کوردی یا عەرەبی کوردی تنەبوو زمانی کوردی قاچاق بوو قاچاق بوو بەڵێ ئیجا vê taliyê yanî divan hewadî sade zimanê Kurdî hat fêrkirin yanî berê tune bû me nîzama behs nedişt ئێستا چۆنە ئێستا ئاگاداری لە قامیشلو لە عامودا لە شارەکانی تر زمانی کوردی ئەخوێنرێ لەوە لە مەکتەبەکانە یانە بەێ ئانەکە سربەستێ ئانا سربەستی ینی زمانی کوردی ئانا لە سووریا ژمەر بووی سربەست ینی ئەم دیشتەغلن بەێ ئێستا لەوێ مۆسیقا ئازادەوانە بەێ ئێستا مۆسیقا ئازادە و سربەستی هەیە و کورد بۆ خۆی دەسەڵاتدارە بەێ ئانەکە سەر ئانا ئازادیە بەس بەری 20 ساڵە 15 ساڵە ینی نێزامە باس گەلکی زڵم لە کووردا دەگەر بەێ تەلەڤیزیۆنێک نەبووە بۆ کوردانی ڕۆژاوا لە دەرەوەی وڵات یا لە ناوخۆی وڵات بتوانێت بەرهەمە هونەریەکانی ئێوە پێشکەش بکە شتیوە هەیە ینی لە ئەوروپا ینی لە کوردستان لە ئەوروپا فەرقی نییە
بله لكرد أوروبا هي قمرة هنا لفرا هي لكردستاني هي لە کوردستان هەیە هي شو معنا قمرة تو بەرهەمەکانی خۆت ئەبیستی لە تەلەڤیزیونەکان گوێت لە بەرهەمەکانی خۆتە بێ أم يعني مديتي تديك بصير تلفزيوني دردك به قناة دردك به مثلا قناة فلان أبا ولو يا أبا أمجبر ولو أسترد بهم يعني مديتية بره کاک محەممەد بۆ هەڵبژاردننی شعر بۆ ئاوازەکانت لە شعری کی استفاداکەی شعری چه شاعرێک کەلکۆرەگری شاعر رحمتي جگر خوين بەڵێ رحمة خدي لي شاعرك قال لك تعبديت بەڵێ ورحمة خدي لي ملا نايف مەلا نایف سيداي تيريش بەڵێ رحمة خدي لي بأوجي يعني كتبوانكي خوندوانكي قال لك شاعركي قال لك مزنبوه بەڵێ بله ئەی بۆ خۆت بۆ هەموو سترانەکان بۆ خۆت نووسیتە شیعرەکانی خۆت داتناوە یا کەسێتر یارمەتی کردووی دامه بري دامه شعر دانه سعيد غاباري دانه قال لك نرمندا سراني ايغودنه بەڵێ بله شعركي قال لك كبنه وقال لك يجي شعري خوشن بله لە باشووری کوردستان ئەژی جەنابەت لێرە بەرهەمت تۆمار کردووە لحسكي ياو نای لێرە لە باشوور لە سلێمانی لە هەولێر لبرا بەرهەمت تۆمار کردووە گۆرانی سترانت تۆمار کردووە نا نا بۆ اي والله النزانم بزمان بيجم بس از صاز دخن نە بە شێوەزار مەبەستم شێوەزار نییە مەبەستم بەرهەمت تۆمار کردووە کەس هەبوو یارمەتیت بکە بەرهەمەکانت تۆمار بکەی لبرا ايج دستكي مكرن بستا مقردن روج هلات بو بەڵێ بله كردي روج هلات جمرة تخسير نكرن ومجي جوار از دخوازم آلي كاري قلكي مزن جوار بكم جكو موار جي شهيدي ما قشار تبع شهيدي ما جي وجي اقش بله هم دخوازن بەڵێ زۆر سپاس بۆ پێشمەرگە لە سەرەتای بەرنمەکەەوە بله سترانێکە توێت سرودێکی پێشمەرگە بله چۆن بۆم سترانە توێت و هاوکاری و پشتیوانی تۆ بە دەنگ و بە سازەکەت بۆ پێشمەرگە چییە؟ بله والله كيف امجي بيشمرقة تبرارتي تبدا يعني بيشمرقة منه ورونيا شعبي منه بله چەند ئاوازت بۆ پێشمەرگە داناوە؟ والله آواز قال لك يعني ما قال لك قوتنا يعني قال لك استران مسر بيشمرقة قوتي بەڵێ قوتي بله هەربژیت کاک محەممەد بله ئەگەر شتێکی تایبەتی هەیە باسی بکەیت لەسەر ژیانی خۆت لەسەر هونەرەکەت والله لسر جياني خو يعني بتشكي الفرا يعني براستي از هاتم هوليري كامبا هوليري بەڵێ بله يعني كسكي مثلا آلي كاريا من نكر آلي الساز دقو الساز خو فير بكم جملتي خورة بەڵێ وبدنجي خو إجابة از هاتم سليمانية جم و ساعتا و تبا خوش تبدي جي پێشمەرگێ منه تبد كردي منه و هم دخوازن تبد سرفرازي رابن و دجمن ما لما كردا تبا دقره دجمن نابيجا والله أوايا فلانة فلانة دجمن دبيتو كرد زمان تاي كرداية بلكك زۆر سپاس کاک محەممەد بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئاوێنەی هونەرە هیوادارم هەرشاد و سەرکەوتوبی بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ کاک محەممەد گاباری هونەرمەندی خۆشەویستی ڕۆژاوە بە مۆزیکێک و بە دەنگە خۆشەکە کاک محەممەدینە کۆتایی بەرنامەکە تا دیدارێکی ترەوە بەسەرکردنەوەیکی تر هەرشاد و سەرکەوتوو بن.
Ciyayime bilinden meli 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 siyaro meli Ciyayime bilinde meli 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 siyaro meli Av ciyaye kurdayem meli 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 melin hayra melim Tazim barda keroşki meli 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 siyaro meli Hayat care merdine meli 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 siyaro meli Digir tu ne giyayem meli 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 siyaro meli Digir tu bramu sanam meli 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 melin hayra meli Çayına kurdablımdan meli 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 suar